بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پەسەندکردنی هەمواری یاسای بودجێ عێراق مادەی 12 بەڕگەی دوو جیم دەکەن کە تایبەتە بە هەناردەکردنەوەی نەوتێریم کە ئەمڕۆ ئەنجومەی نوێرانی عێراق دەنگی لەسەردا و پێی یاسای بودجێ هەرێم پابند کراوە کە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ڕاستی کۆمپانیای سۆمۆ بکات. لە بەرنامەی ئەمڕۆ باس لە وردەکاری هەموارەکە هەروە کاریگەری ئەم هەموارە لەسەر پشکی هەرێم و لەسەر موچایە لەمە دووە کەنەوە ڕادەست دەکرێت پشکی هەرێم بە تەواتی دەنێردرێت یاخود کێشەی موچە چارەسەر دەکرێت و تا چەندێکیش خەڵکی کوردستان سوودمەند دەبێت لە بەرهەمەنەوتیەکان لەمە دووە لە عێراق گەرنەوە تێرێم ڕادستی سۆمۆ بکرێەوە کەی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر بەختیار چاوەیس ئەندامی پێشووی ئەنجومەی نوێرانی عێراق و کاک محەممەد حسێن شارەزای نەوتخواست قسەی لەسەر دەکەین سوپاسی ئەمە دەبنتان دەکەین. کاکتۆر بەخێر بێنێک لە بەرزتانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێز لەسەر هەمواری یاسای بودجە. بۆچی تەناو بڕگەی هەموار کراوە لە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2005 کە تایبەتە بە نەوتی هەرێم و لەمە دووە ئەمە دەبێتە سەرەتایەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کە خەرجیار بەرمیلێک نەوتیش ئەوزان بە $16 دیاری کراوە. بەڵێ زۆر سپاس حەکیم سڵاو ڕێز بۆ بینێران بۆ کاک محەممەدی بەڕێز. بەتاکید من پێم وایە بە هەنگاوێکی گرنگە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام مەرج نییە هەموو کێشەکان بە یەکەوە و لە ماوەیەکی سەری ئەو لەم بۆ ئێمە ئەمڕۆ ئەو یاسایە هەموار کراوەتەوە ئیتر بڵین لە مانگی داهاتوە تەواو کێشەکان نامێنێ بە تایبەتی دائیمە گرنگ لە جێبەجێکردنی یاساکانایە. لە عێراق ئێمە زۆر یاسا هەیە کە دەرکراوە یان هەر خودی دەستور خۆی بەردەوام سیاسیەکان ئەو قسە دووبارە ئەکرێتەوە کە گرنگ حکمت لە جێبەجێکردنی ئەو ئیتفاقیە و دەستور و قانون باشتانە هەیە کە هەیە. ئەمەش لەبەرەوەی لە ماوەکانی ڕابردوو بەداخەوە لە نێوان هەرێم و بەغدایە جۆرێک لە بێمتمانەیی هەبووە سەبارەت بە یاساکان بە جێبەجێکردن و بە پابندبوونی هەر لایەک بە دەستور و بە قانونەوە بۆیە ئێمە حەزەری ئەوەش بکەین. بەڵام لە هەمان کاتاوەکوتم ئەمە سەرەتایەکی گرنگەوە لە دوای بڕیارەکەی دادگای پاریسەوە بە وەستانی ناردنەدەرەوەی نەوت و تورکیا پابند بوو بۆ بڕیارەی پاریسەوە لە 22 فبرایری 2023 ڕاگیرا بەڵێ 2023 شەوە کە ڕاگیرا بە فعلی طبعاً بڕیاری محکەمەکە زووتر بوو پێشتر بوو مانگی دوو بوو. بەهەرحاڵ ئێستا خەریکە دەرچێگەکرێتەوە و لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هەر دەرکەوت کە هەم حکوومەتی ئیتحادی زەرێکی زۆری لێکەوتووە یعنی ئێمە با هەمووی نەبەسینەوە بە هەرێمەوە لە هەرێمیش ڕاستە کێشەی گەورە بوو چکە بیرمان نەچێ کاتی خۆشی نەوتڕانە گیرا بوو هەر کێشە هەبوو لە هەرێمی کوردستان موچە پاشەکەوتی موچە لێبڕینی موچە دواکەوتنی موچە ئەمانە هەر هەبوو. بەڵام وەک وەزارەتی نەوتی عێراقی چەند جارە باسی کردووە نزیکەی 22 ملیار بۆ 25 ملیار زیانی ڕاوەستانی نەوتی هەرێم بەر عێراق کەوتووە بە پێی ئەوەی کە حساب کراوە. هەرچەندە ئەو نەوتەی کە جاران لە حکوومەتی هەرێمەی فرۆش نرخەکەی زۆر کەمتر بووە لەوەی کە حکوومەتی عێراقی فرۆش بەردەوام $10 کەمتر لە نرخی جیانی من پێم وایە بۆ $20 زیاتر یعنی کە ئەگەر ڕائینەکانم لە یاد بێکە محەممەد زۆر زیاتر زۆر کەمتر و زیاتر کەمترە فرۆشە ئەوە بڕەکە فەرقێکی زۆر بوو کە ئەمە بۆ هەمومان لی هینەکەین ینی هاوڵاتیەکیش ئەبێ باجی ئەمە بە بۆیە کە ئەڵێم دەرچەیەک ئەگەر دیوە سیاسەکە وسەیەکی هەر بە تەنها پەیوەندی بەم یاسایی ئەمڕۆ نیە ڕاستەم یاسای گرنگە بۆمە جۆرێک لە لێک تێگەیشتن و نزیکبوونەوە هەبووە لە نێوان محەممەد شیع سوودانی و حکوومەتی هەرێمی کوردستان نەگەل لەسەر بابەتە لە زۆر بابەتی تر لە ساڵی ڕابردووە بینیوانە و زۆر جار لە دوای بڕیارەکەی محکەمەی ئیتحادیەوە ئەبینین نەرمیەکانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هۆکاری ئەوەی کە بینیمان ئەگەر حسابی بکەی و بەراوردی بکەی ساڵی 2024 لە ڕووی هاتنی پارەوە لە بەغا زۆر باشتر بووە لە ساڵی پێشتر یعنی ئەگەر بە ڕقم پێ بڵێم 2014 باشترین ساڵ بووە بەڵێ 2024 ئەگەر بە ڕقم پێت بڵێمە لێکیم لەبیرە لە 2024 نزیکەی 10 تریلیۆن دینار هاتووە بۆ هەرێمی کوردستان 11 موچە درراوە هەرچەندە موچەی 12 نەدراوە بەڵام هەر ئێستش ئەمە لێگەیە مەبەستم لە 2023 کاک حەکیم نیوەی ئەوە هاتووە نزیکەی 4 ملیۆنی بۆ 5 ملیار
بڵێ بە دۆلار بۆ بە تریلیۆن هاتووە و لە ساڵی 21 ئەوانە نزیکەی 2 بۆ 3 هاتووە تریلیۆن دینار ینی 2024 ئەمە ئەگەڕێتەوە بۆ لێک تێگەیشتنی محەممەد شیع سوودانی و حکوومەت هەرێمی کوردستان بەڵام ئێستا من پێم وایە هەرولایەن دەستیان زیاتر کراوە بێ لەبەرەوەی قانون پشتیوانیانە جاران تەنها بڕیارێکی محکەمەی اتحادیمانە بوو بەڵام ئێستا ئیزافەتەن بۆ بڕیاری محکەمەی اتحادی ئیتر قانونی قانونمانەیە و لە قانونەکەیشا تێچووی دەرهێنانی نەوت کراوە بە 16 میلیارد تەنها لە بەر هەرێمی کوردستان 16 دۆلار لە بەر هەرێمی کوردستان بەخێر دەشکێتەوە بۆ موچە بۆ پشکێری ئەوەی کەوتم گرنگ جێبەجێکردنیەتی بەڵێ بە تاکید ئەگەر جێبەجێ بکرێ من پێم وایە هەر بە لایەلی کەمیەوە کێشەی موچە چارەسەرە بێ ئەگەر شتی تریژ ینی بەسەرەی بودجەمانەیە ئەمە بودجە خۆتان نەزان فراوانترە لە موچە ئەو کاتە ڕەگە بودجە و پرۆژە و ئەو شتانەیش بەرەو باشی سپاس دەکەم کاک تۆرکای محەممەد جەنابیشت بەخێر بێت لەگەڵ جەناب باسی وردەکاریەکە بکەین ئەوەی کە دانراوە ئەمڕۆ هەمواری مادەی 12 بەرگەیجی باسی 16 دلار دەکات بۆ هەر بەرمیلێک نەوت ئەمە بۆ ماوەی چەندە تەنها بۆ ماوەی 2 مانگە چۆن ئەمە یەکلا دەکرێت و خەرجینەوە تێرم چووکە پێشتر هەرێم خۆی داوای 32 دلاری دەکرد من گوێم لە وەزیری سامانە سوودەکانی هەرێم بۆ 24 وتی بۆ گواستنەوە بۆ بەرهەمێنان واشتیش بۆ گواستنەوە ینی داوایان دەکرد ئێستا لەسەر 16 دلار چۆن ڕێککەوتن 16 دلار هەلێکی موقەتە بۆ ماوەی 2 مانگ تاوەکو لەم 2 مانگە وەزارەتی نەوت لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان کۆمپانیایەکی ڕاوێژکاری نێودەوڵەتی بگرن بەکرێ ئەم کۆمپانیا یەت ڕۆژانە و هەفتانە و مانگانە تێچووی بەرهەمهێنانی نەوت و گواستنەوەی نەوت و هەتا هەناردەکردنی نەوتیش لە کوردستانە حسابەکە لە کۆتایی مانگە راپۆرتێکی دارایی خۆی ئەداتە وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی نەوت پێیان ئەڵێ ئەم مانگە لە فڵان کێڵگا ئەوەنە 1000 یا ملیۆن دلار خەرج کراوە لە بەرامبەرە ئەوەنە 1000 یا ئەوەنە ملیۆن بەرمیل نەوت بەرهەمهێنراوە ئیتر ئەو وەختە کە تۆ زەربوتر حێکەی دیارە بۆ هەر بەرهەمێنانی 1 بەرمیل نەوت چەند دلار یا چەند سنت خەرج کراوە ینی ئەمە ئالیەتەکە ئەمێ ئەم 16 دلارە ئەم 16 دلارە مەبلەغێکی مەقتوعە نییە ئەمە وەکو سولفە سەرەتا لەم ڕۆوەکە دەست پێ بکەن وەکو سولفە ئەدرێت بە ئەم کۆمپانیانە کاکە بڕۆن ئیش بکەن ئەوە لانی کەمیسە ئەم 16 دلارتان هەیە وەکو سولفە لە دوای 2 مانگ کە کۆمپانیایکی دیاریکرا و دێت پێچوونەوە ئەکادیا با بڵێن هەژماری هەموو خەرجەکانتانەکە ئەگەر لەم 16 دلار زیاترتان خەرج کرده بوو زیاترتان ئەدرێتێ کەمترتان خەرج کرده بوو کەمترتان درێتێ ئەمە بۆ 2 مانگی یەکەم لە دوای ئەمە بە پێی راپۆرتی ئەم کۆمپانیا نێوبژیوانیان با بڵێن ئەم کۆمپانیا ڕاوێژکاری نێودەوڵەتیە لە کۆتایی هەر مانگەکە بڕیارە درێت چەندێ شایستەی دارایی بدرێت بۆ کۆمپانیانەی کە نەوتەکان بەرهەمێناوە بەس لە هەموارەکە لە هەر کێڵگە و بەجێ مامەڵی ڕاستەکەی بۆ خەرجیەکە لە کێڵگەیەک دەبێت لە کێڵگەیەک 12 بێ دانی جیاوازتر بێت ڕاستە خۆی ئەبێ وا بێ بزەبت ئەوە پێم وایە شارەزایانە داڕژراوە لە بەرەوەی کێڵگە هەیە لە کوردستانە بۆ لە خوڕمەڵە وا تەسەوڕەکرێ بەرهەمهێنانی بەرمیلێک نەوت لە خوڕمەڵا بە حساباتی ئەمڕۆ هەیە یا 10 دلار یا ڕەنگە کەمتریش بێ بەڵام لە شێخان و تاوکێ لانی کەم سەروی 20 دلارە ئەگەر بەپێی ئەم میکانیزمی ئیشکردن و بەرهەمهێنان و بەکارهێنانی کۆمپانیای خزمەت گوزارێ بێ کە لە ئێستا لە ئارایە بۆیە تەبیعیە ئەوە ئەبێ وا بێ لەبەرەوەی تەبیعەتی پشک و شەراکەت و علاقەی حکوومەتی هەرێم لەگەڵ ئەم کۆمپانیا نەوتیانە لە کێڵگەیەکەوە بۆ کێڵگەیەکی کە هەنێجار جیاوازی ورد و بەسیتی تایە کە ئەو جیاوازیانە لە دوجارە بڕیارەدا شایستەی دارایی فڵان کۆمپانیا چەند بێ و تێچووی بەرهەمهێنان چەند بێ و لە هەنێک شوێنی ئەم کێڵگانە لە هەنێک کێڵگەی کوردستانە ئەوەی کە پێوترێ کۆز ڕێکۆڤەریە کۆمپانیەکان کە پێشتر ئیشیان کردو و کێڵگەکان پەرە پێداوە بڕێکی زۆری پارەکان هەڵگرتۆ ئێستا پێویست ناکە بڕێکی زۆر بەرن بۆیە ئەم وردەکاریە تەکنیکیانە من ئیسا حەز ناکەم شتەکە ئاڵۆزکەم لە خۆمان و لە بینەرانیش وا ئەکات لە شوێنێکە تێچووی بەرهەمهێنان ڕەنگە کەمتر لە 10 دلار بێەوە لە شوێنێکە نزیکی 30 دلار بێ ئەمە تەبیعیە باش بە سەبەر بە یاسای بوجە مادەی 12 دەڵێ ڕۆژانە 400,000 بەرمیل تەسلیم بکرێت هەرێم خۆی ئێستا بەرهەمهێنانی چەند دەتوانن 400,000 بەرمیل ڕادەست بکەن ئەمڕۆ ناتوانن بەڵام وا چاوەڕێەکرێ ئەگەر تۆزێک خۆیان گورج و گۆڵکەن و با بڵێن تۆزێک هەوڵی بۆ بن ڕەنگە لە خیلالی مانگێک تا 2 مانگە
بتوان نزیکی 400,000 بەرمیل نەوت بەرهەم بێنن لە کێڵگەکانی کوردستانە. تامان ڕاستە یاساکە بە زمانێکی وشک ئەبێ لانی کەم 400,000 بەرمیل نەوت بەرهەم بێنن لە ڕۆژێکە، بەڵام ئەم نقطەی یاساکە لە هەنێ حاڵە لانی کەم لەم دووسێ مانگەی یەکەمە مەحاڵە جێبەجێ بکرێت. چەند ئێستا بەرهەمەکەی ئێستا لە بەرهەمی نەوتی هەرێ لە مانگی دوانزەی ساڵی ڕابردووە بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان تۆزێک لە 300,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکە زیاتر بوو. لە مانگی یانزە کەمتر بوو لە 300,000 نزیکەی 280 شتێکە زار بوو. بۆیە ئێستا تۆزێک زەخت بکەن و ئەمانە ڕەنگە لە هەتاوەکو یەک دوو مانگی کە بگاتە و 400,000 ڕەنگە نەشگا ئێمە نازانین، چونکە هێشتا کە بەرەمێنان دەستی پێ نەکردوەوە هێشتا نازانین مشکیلە و ئاڵنگاری تەکنیکی ئەو کۆمپانیانە چۆنە. بەڵام ئەو خاڵی ئینەکە کە هەندێک کەس وەکو دەستکەوتەی بینێ ترسەیە ئەوە بێتە سەبەبێک دیسانەوە عەرقەلە و کێشەی سیاسی دروست بکرێ. منش تۆزێک ئەو خاڵی کە ئاڵە هەرێمی کوردستان لانی کەم ئەبێت 400,000 بەرمیل نەوت بەرهەم بێنێ. ئەگەر نەیتوانی ئەمە بکە ئەو وەختە حەل چییە؟ بۆ نمونە هەرێکێک لەم کۆمپانیای نێودەوڵەتیانە ئەتوانن لاساری بکەن یاخی ببن لەو ئالیەتی حسابکردنەی تێچووەکان کە ئەو کۆمپانیانە و بژیوانە پێ هەڵەسێ، یا ئەتوانن یاخی ببن لە زەخت و فشاری وەزارەتی نەوت لە نقطەیەکە. وەختە حکوومەتی هەرێم ناتوانێت بۆ نمونەیەک هەرێک لەم کۆمپانیانە ناچار بکە بەوەی کە ئیلا ئەبێ لەم ڕۆدەستکاتەوە بە بەرەمێنان. بۆیە پرۆسەکە تۆزێ وردەکارترە ئالۆسترە. منیش ئەمەیە بڵێم هەمان ئەو گومانەی دکتۆر بەختیارم هەیە، ئەگەر ئەم یاسا زۆر بە باشی جێبەجێ بکرێ، ئەگەر نیەت باشی هەردوو حکوومەتی لە پشتەوە بێ، ئەگەر فعلەن هەردوو حکوومەت بیانەوێت لەسەر بنەمای ئەم یاسا کێشە نەوتەکان حل بکەن، هەنگاوێکی باشە ئەکرێت با بڵێن هەنادەکردنی نەوتی کوردستان بخاتۆ سەر سکەی خۆی لە ڕێگای بۆڕیەوە. بەڵام هەر وەختێکیش لە هەرێک لەم دوو تەرەفە لەم دوو حکوومەتە یا لە تەرەفی کۆمپانیەکان بە دوای گێچەڵا بگەڕێن بیانەوێت کێشەیەک دروست بکەن، ئەم یاسا پڕە لە بۆمبی تەوقیت کراو، پڕە لە بیانوو کە ئەکرێ بەکاربێنێت. ئەگەر داهاتەکەی بە کورتی ژمارکەن دەستنەوە لای دکتۆریش داهاتی ئەگەر سۆمۆ ئێستا بیفرۆشێنەوە تیارێن بە $70 خەمە چەند دەکە ئێستا بۆ نمونە، چونکە پێشتر ئاواتی شێخ زێناب لێ دوانی دابوو دەیگوێ ئێمە نەوتێرم بە $30 دەیفرۆش، ئەو لێ دوانی فەرمی خۆی بوو لە ماوەی ڕابردوو. ئێستا وایە لەم ماوەی ئاخی لە 22 مانگی ڕابردووە کە بە تەنکەرە فرۆشرا دایمە تێکڕای نەوتی نرخی نەوتی هەرێمی کوردستان لە نێوان 30 بۆ $40 بوو، لە هەنێک کێڵگا ئەگەشتە نزیکەی $40، لە هەنێک کێڵگا 32 بوو، هەنێجار کەمتر لە $30 بوو. بەڵام من فرۆشتنێکی نافەرمی بوو، با بڵێن لە مۆلایتر ئەمە نامێنێ ئەگەر بە بەرمیل بفرۆشتێ وەزارەتی نەوت بیفرۆشێ، ئەو نەوتی هەموو ئەو کێڵگانی لە کوردستانە هەیە پێشتر تێکەڵەکرا پێوترا تێکەڵی کوردستان. تێکەڵی کوردستان هەنێک جار تێکەڵی نەوتی کەرکووکە کراو لەوێ لە بەندەری جیهان عێراقەکان بەشی خۆیان لە خەزان لە بۆڕێکە دەرەکرا خستە خەزانی خۆیان، حکوومەتی هەرێمیش بەشی خۆی دەرەکردووە خستە خەزانی خۆی، هەر هەمان کواڵیتی نەوتی کەرکووکی هەبوو. خامی کەرکووک و خامی کوردستان ئەکرێ بە یەک نرخ وەزارەتی نەوت بیفرۆشێ، ئەگەر نرخی نەوتی برێن بۆ نمونە $80 بێ عادەتەن وەزارەتی نەوت دەتوانێت بە $75-76 نەوتی کوردستان و کەرکووک بفرۆشێ، و با بڵێن ئەگەر بە $70 بوجە حسابکەوەی کە تۆ خۆت وتت لێرەمی بوجە بە $70 بۆ ئەمە خەمڕێنراوە. باشە ئەگەر قرارە هەرێمی کوردستان هەموو ڕۆژە 400,000 بەرمیل نەوت بەرهەم بێنێ، ئەم 400,000 بعد بە وەزارەتی نەوت و وەزارەتی نەوت هەر بەرمیلێک لەم نەوتە بعد بە $70، ئەمە دوای ئەم هەموو ئەگەرە، ئەو وەختە ئەکرێ بڵێن لە مانگێکە وەزارەتی نەوت بە بەهای 740,000 عەفو 740 ملیۆن دۆلار نەوتی کوردستان فرۆشێ. ئەمە تقریبن کەیکەیتە دیدار بە نرخی فەرمی بانکی ناوەندی ئەکاتە نزیکەی تریلیۆنێک و 150 ملیۆنێک دیناری عێراقی. ئەمە با بڵێن داهاتی پوختەی نەوتەکەی هێشتا تێکی بەرەمێنانی لێ دەرنەکراوە، بەڵام ئەمە چەنی لێ درێ بە کۆمپانیا نەوتیەکان ئەمە ئەوەیە هێشتا ڕوون نییە، بەڵام چاوەڕێک لێلانی کەم سەروی سێبەشی ئەم پارە بدرێ بە یەک لە سەر سێ ئەم پارە بدرێ بە کۆمپانیا نەوتیەکان. سپاس دەکەم دێمە خزۆت کاکتۆر سەبارەت بە بڵێن ئێستا وەکو دەستکەوتێکە ژمار دەکرێت هەرێمی سوودی بینی لە هەناردەکردنی نەوتە لە 2014 پێشەوە ئێمە لە 170مان هەبوو، ئێستا بۆ لە 112.67 ئێستا بەپێی ئاماری حکوومەتی هەرێم بێ زیاتر لە 100 تریلیۆن دینار لە بەغدا و پشتیاریم نهاتوو، زیانی زۆرمان بەرکەوت ینی بەڵێ بە تاکید حەکیم ئەوە هەموو لای وەکو دەستکەوتێکیش سیر دەکرێت بڵێن زانانی خۆی من پێم وایە هەموو لایەک متفقە لەسەرەوەی کە پرۆسەی دەرێنانی نەوت
لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی لە ڕووی علاقاتی دیبلۆماسی لە زۆر ڕەهەندی تریشەوە ئەتوانم بڵێم زەرەیەکی زۆر گەورەیدا لە هەرێمی کوردستان و ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی بە شێوەیەک لە شێوەکان قەناعەتی کردووە بۆیە ئەم ئامادەیە بەوەی کە نەودڕادەستی سۆمە بکە و ببزین و بەڕاستی ئەم پرۆسەیەک بوو کە لە سەردەمێکە کرا کابینەی هەشتەم بوو ئەو کاتانە کە کابراایەکیان نابوو ناوی ئاشتی وەرامی بوو کە ئەم عملی ئەندازیاری ئەم دەرهێنانی نەوتە بوو بەداخەوە ئیتر لە دوای ئەو ئێمە بینیمان کە چۆن دۆخی ئابووری خەڵکی کوردستان بەرەو داڕمان و بەرەو داتەپین چوو و لە دوای ئەمەوە یەک مانگ نەبووە کە موچە لە کاتی خۆیان بدرێ موچەوەکو خۆی بدرێ یان پاشەکەوتی تیا بووە یان لێبڕینی تیا بووە یان دواکەوتنی تیا بووە یان هیچ ساڵێک نەبووە هاوڵاتیان فەرمانبەران موچەخۆران لە هەرێمی کوردستاندا 12 مانگ موچە وەرگرن جاری وا هەبووە بۆن من لە ساڵی 2015 یان ساڵی دوای ئەوانە هاتە سەرەوەی کە بۆن منە 9 مانگەمان موچە ئەدرا بە پاشەکەوتیشەوە ئەمە جگە لەوەی کە بینیمان لەو ساڵاندا ئەوەی کە من لە یادم بێت لە سەردەمی عەبادیە پارە ئەهات تقریبا 320 ملیارێک پارە ئەهات لە دوای ئەوە عادل عەبدولمەدی ئەو کاتە ئێمە کە لێوە بووین نزیکەی 450 و شتێکی نردوو بێجگە ئێستیحقاقی پێشمەرگەی بۆ ئەوی شتی یعنی جگەلەوەی ئەمانەکە ئاهات لە سەردەمی کازمی هەرە هات و ئێستا وەکو وتم لە سەردەمی سوودانیا کە پارچەنێک هات و ئەمانە بەبێ ئەوەی نەوتی ڕادەست کرابێ بۆیە ئەمە معنای وایە کە حکوومەتی هەرێم خۆی تێگەیشتووە لەوەی کە نەوتەکە تەسلیم بکرێت و ئەوانەی کە لە ئەوڵیشەوە ڕخنیان لە سیاسەتی نەوتی هەرێم دەگرت بە پەرلەمانتار و دەرەوەی پەرلەمانتار و نخبە و کەسانی ناو هەندێک لە حیزبەکان ئەوانە دەرکەوتکەوانە دڵسۆز بوون و پیان وا بووە پرۆسەی دەرهێنانی نەوت زەرەری تیاکەین ئێمە بینیمان لە پێش دەرهێنانی نەوت کە هەرێمی کوردستان هەر بەشێک بوو لە عێراق لە سا حەڤەی بودجە بۆ هەرێمی کوردستان دابی نەکرا بەبێ ئەوەی یەک قەترە نەوت دەربهێنرێت و ئەو نەوتەوەکو سامانێکی نیشتیمانی ئەجیالی داهاتووە دەستی لێنرایە بە تاکید ئێمە وەکو خۆی بودجە ئاهات و ئەو زەرەر و زیانشمان بەزەوەی کرد بۆ خەڵک گرنگە ئەوەی کە پێویستە بە پارەی پرۆژەکان یعنی ئێستا نزیکی 3 تریلیۆن دانراوە بۆ پرۆژەکان لە بودجە عێراق هەرێم دەستی بەمە دەگات چکە پێشتر لە ساڵی ڕابردوو وەزارەتی پلاندارانی عێراق ڕاگەیانداوێکی بڵاو کردوتی لەبەرەوەی کە نەوتیان تەسلیم نەکردووە پارەی پرۆژەکە بۆ بەرهێنان نانێرن زانی یەک شتەیە یەک شتێکی شەیە با لە بیرمان نەچێ ئەمە ئەم پرۆسەیە کە کاتێکە ئێستا لە ئانووساتێکا دەنگی لەسەر دەدرێ با بڵێن ساڵانە خەمڵاندن هەیە بۆ نیسبەی هەرێمی کوردستان و محافەزات کە لە سا چەندی بوو کە لە بەغاوە بیگرە بۆ محافەزاتی غێر منتەزمە ئیقلیم کە وەکۆی لە دەستورە هاتووە بە هەرێمی کوردستانیشەوە پێشتر خۆتان نەزان لە سا حەڤە بووە و لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە حەیدەر عەبادی لە سا حەڤەکەی پێ زیاد بوو و هەندێک بڕیار لە پەرلەمان دەرچوو بڕیارە توندەکانە ها ئەوانەی کە گەربیرتان بێ لە مانگی ئۆکتۆبەرا بوو ئۆکتۆبەری 2017 یەکێک لەوانە مەسەلەی کەمکردنەوەی بودجێ هەرێمی کوردستان بوو بە لە سا 12.67 ئێستا ئێمە ئەم ساڵ لە کۆتایی ساڵی ڕابردوو مانگی 11 بیرتانە کە سەرژمێریە کراوە و بەپێی ئەو داتایانەی کە بڵاو کراوەتەوە نزیکەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە سا 14 عێراق پێگەێنن و هەر بەپێی ئەمە زۆر شتە گۆڕێ یەکێک لەوانە مەسەلەی ئیستیحقاقی محافەزات و هەرێمەکانە کاری پێ دەکرێت تۆر بەو ڕێژەیەک لە سەدا 14 ئێستا لە بودجەکەدا خۆ هەر لە سەدا بڵێن 12 ڕەنگە هەژمار بکەن خۆشی پێ دەکەن ئەگەر نوێنەرانی کورد یان هەرێمی کوردستان لە محکەمەی ئیتیحادی تانەبدا لەو وینە ئەتوانێت بیکاتەوە بەخۆی چونکە لە ئەمە و حتا مەسلەی عدەدی مەقاعیدی پارێزیەکانیش دەستکاری یەکرێ کورسی پەرلەمان ئەوە هەرچەند ئێمە باسەکەمان لەسەرەوە نییە بەڵام ئێستا بەپێی دەستور خۆی دەڵێت بڕیارێکی محکەمەی ئیتیحادیمان هەیە خۆی لە دەستورە ئەڵێ بۆ نمونە
هەر پارێزگایەک هەر پارێزگایەکە هەر لە بۆ 100,000 هاوڵاتی یەک کورسی پەرلەمانی دانراوە. ئەمە لە ئەوڵۆ ئیشی پێکرا لە ساڵی 2009 ئەمانە بوو بەڕاستی بیتەکیدی نەکەیم لەبیر نییە بەس محکەمەی اتحادی بڕیارێکی دەرکردووە دەڵێ ئیترە بێ بوەستێ ئەو ڕێژەیە هەتا ئەو کاتەی سەرژمێری گشتی لە عێراق ئاگرێ لە دوای سەرژمێری و یەکسرە بێ کار بە ئەوەی دەستور بکرێتەوە. ئێستا بۆ نمونە دانیشتوانی سلێمانی ئێستا تقریبان 2,200,000 کەسە. ینی بەقدر پشکیان بۆ دابنرێ لە پشتێرە مەقعدەکانی ژا 22 کورد ئێستا 18 ئەندام پەرلەمانەیە 18 مەقعد بۆ سلێمانیدانەوە ئەبەش دەستکاری یەکرێ. ئەی ژمارەی دانیشتوانی عێراق بۆ بە 45 بۆ 46 میلیۆن ئەبێ بە 450 کەواتە پشکەکەیش لە سا چواردەکە هاوشانی ئەمە گەر لەناو یاساکەی ئەم ڕۆژاتیای بوو بێکەمەی ساڵی 2000 هەموارەکەی ئەم ساڵە بەڵام ئەو یاسای 2023 دەرچوو بۆ 3 ساڵ بوو ئەو بجێ ئەکرێت ئەوەش دەستکاری بکرێت. سپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە هەنادەکردنەوەی نەوت پێ دوێ حکوومەتی عراقی هەنادەی بکاتەوە لە ڕێگەی تورکیاوە چکە بازەوەکەی و سکاڵایی هەیە بوو لە 2023 تاکوێستە تورکیا کە ملیارێک و 470 میلیۆن دلار بۆ قەرەبۆکەی نەدابێ وای لە یاسای بودجەشدا دەڵێ ئەگەر وەزارەتی نەوتی عێراق نەیتوانێت لە ڕێی بەندەرەکانەوە هەنادەی بکە بۆ ناوخۆ بەکاردێنی هەنیەگەری هەیە نەوتێری هەنادە نەکرێتەوە لە ناوخۆ عێراق بەکاری بێنێت خۆی ئامانجەکە ئەوەیە هەنادە بکرێت لە بۆڕیوە لە بەندەری جێهانۆ و بە برپرسانی عێراق وەزارەتی نەوت زۆر پەرۆشی ئەوەن کە کەناڵێکی تری هەنادەکردنی نەوتیان هەبێت بە تایبەتی ئەو ماوەی ئەخیر کە ئەو شەڕ و ململانی غەزە و ئیسرائیل و ئەوانە هەبوو ئەترسا ئیسرائیلەکان بدەن لە بەندەری فاو لە ئەو مەنەسەکانی پاپۆڕی نەوتبارکردن لە کەنداوی عەرەبیا کەنداوی بەسڕەیە تۆ چی ناوێکی لێنەی ئەو کاتە بە بەڕاستی هەستیان بۆ خوتورەی ئەوە کرد کە عێراق لە مووقفێکی زەعیف هەیە چونکە تەنیا یەک کەناڵی هەنادەکردنی نەوتی هەیە ئەویش بەندەری بەسڕایە ئێستا تەنە لە بەسراوەوە تەنارە دەکرێت بەڵێ بەڵێ 20,000 بەرمیلێک بە تەنکەرە نێرن بۆ ئوردن بەڵام ئەوە شتێکی ئەوتۆنیە باس بکرێت بۆیە لایەنی عراقی زۆر مەبەستێتی دەواازەی باکووری هەنادەکردنی نەوتیش بکاتەوە کە بۆڕی نەوتی عراق تورکایە ئەم بۆڕیە تەنها ئێستا بە بۆڕی نەوتی کوردستان بەسراوەتەوە خۆی بۆڕێکی دیکەی هەیە بەستوێتەوە بە کێڵگەی نەوتی کەرکووک بەڵام ئەوە ئیش ناکە کاتی تێستمان کرد وەزارەتی نەوتی عێراق بەڵام هەر قسە بوو لە ڕاستیە ئیش ناکە تا ئێسش لەوەش ناچێت بەم 2014 نەک ئێستا با بڵێن ئیشی تا کراوە بڕێکش لە بڕە شوێنە چاک کراوەتەوە بەڵام هێشتا زۆری ماوە بۆی بکەوێتەوە ئیش وای لێ بکرێ نەوتی پێ بفرۆشێ بۆیە بۆ ئەوەی دەواازەی هەنادەکردنی نەوتی باکوور بکرێتەوە بۆ عێراقیەکان ئەبێ بە بۆڕی نەوتی کوردستانە نەوت بفرۆشن بۆ ئەوەی ئەمە بکەن ئەبێ لەگەڵ هەرێمی کوردستان و ئەم کۆمپانیا نەوتیانەی کوردستانە بگەنە ڕێککەوتنی ئامانج لە هەموارکردنی ئەم یاسا ئەمەیە بەشێکی نیەت باشی حکوومەتی سوودانی و علاقی خۆشیانە لەگەڵ حکوومەتی هەرێمەوە ئەیانەوەی کێشەکان چارەسەر بکەن بەڵام بەشێکی تری ئەوەیە لە ڕووی استراتیجیەوە عێراقیەکان بڕوایان وایە بەرپرسانی نەوت و وەزارەتی پلاندانان ئەوان لە مووقفێکی زەعیفان ئەگەر هەر تەنها بمێنەوە پشت بە بەسرە ببەسن بۆیە ئەبێ ئەم کەناڵی دیکەش بەکار بێنن کە ئێستا خۆی لە بەردەست سەبەر بە تورکیا مشکلەی نییە تورکیا بەس قەرەبۆکەیدا تورکیا نەیداوە بەڵام لەگەڵ عێراقا ڕێئەکەوتون لەسەر ئەوەی کە بە جۆرێکی تر ئەو مەسەلە چارەسەر بکەن تورکیا و عێراق بەرژەوەندی زۆر گەوریان لە نێوانایە ساڵانە نزیکەی بە بەهای 20 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانیان هەیە یانە ئەوەی ڕێگای گەشە پێدان دروست بکەن کە بەبایی چاوەڕێکرێ قازانجی لە دوورمەودا تریلیۆنەها دۆلاریان لێ دەست بکەوێت بۆیە شتی مشکلەی بینی تورکیا و عێراق زۆر لەوە گەورەترە بە ملیار و نیوەک دۆلاری غەرامە هین بکرێت عراقیەکان غەرامەی تورکیا قەرزارن تورکەکانی غەرامەی عراقیەکان قەرزارن ئەم دقیقە ئێمە قسەی تیاکەین هەموو ڕۆژێک کە نەوت بەو بۆڕێ عێراق تورکیا ناڕوە دەوڵەتی عێراق وەزارەتی نەوتی عێراق نزیکەی 16 تا 20 میلیۆن دلار قەرزاری عەفومانگانە قەرزاری تورکیا بێ بەس لە بەرەوەی نەوت هەناردە ناکە بۆیە تورکیا و عێراق قەرزاری یەکن لە ڕووی غەرامە و پێبژاردنەوە بەڵام مشکلێکی ئەوە گەورەی نتیجا تەصفیە بکەیت بڕەکە نەختێکی کەمەمێنێتەوە و تورکەکان ئەوە نزیکەی ساڵەکە بێ هاتوون بەلایەنی عراقیان و تووە ئێمە حازرین بۆڕی نەوتی عێراق تورکیا کە بەهۆی بوو مەلەرزەکەەوە زیانی پێگەیشت ئێستا چاک کراوەتەوە ئامادەیە بۆ نەوتبارکردن و فەرمون دەست پێ بکەن بەس وردەکاری زۆری ناوێسە بۆ نمونە ئایا
بۆری نێوتی هەرێم چکە حکوومەتی عێراقی ئامادەیە پێشتر $9 دەدرا بە بۆری نێوتی هەرێم لە ناوخۆ لە تورکیا بزانام هەندێک زار $4 $5 دەدرا لە کاتێکە بۆ نەوتی خۆی نەوتی کەرکوو $1 و 50 سنت دەدرا. ئێستش ئاگەر عێراق بفرۆشیە ناچارە $9 بدایە ئەو $1 و 50 سنتە بدا کە تۆڵ ئەخ دوو بۆڕی جیاوازە بۆڕێکیان ئەمەیە لە فیشخابوورۆ دەست پێ کاتا بەندەری جێهان ئەمە بۆڕی نەوتی عێراق تورکیایی هەرێمی کوردستان نییە ئەوە غەرامە و کرێ هەرچی بدرێت بە هاوبەشی عێراق و تورکایە بۆڕێکی تر لە فیشخابوورۆ دەست پێکا تا خورمەڵە ئەمە بۆڕی نەوتی کوردستانە هی کارگروپ و ڕۆژنەفتە هی کەرتی تایبەتە ڕەنگە لەگەڵ بۆم فۆزات لەگەڵ خاوەنی ئەم بۆڕیا کارگروپ و ڕۆژنەفت تۆزێک لایەنە عێراقیەکان با بڵێن بەرپرسانی وەزارەتی نەوت کاتیان پێویست بێت تا ئەوەی کە ئەگەنە چوارچەوەیەک لەسەر ئەوەی چەند کریان بەنێو چۆن کرێ حساب بکەن ئەمەیان نازانم بەڕاستی چۆنە بێ بەڵام لە نەتیجە چارەسەری بازرگانی هەیە بۆ هەموو ئەم مشکیلانە چارەسەری پیشەسازی هەیە بۆ هەموو ئەم مشکیلانە ئەگەر ویستێکی سیاسی هەبێ بۆ ئەوەی کە بابەتەکان ئەوان هەناردەی دەکەیان لە ناوخۆ بەکاردێن چکە لە بودجە دەڵێ دەکرێت لە ناو خۆش بەکاربێنرێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئێستا ئەو پێکە ڕاقچەند هەناردە دەکە پێویستی بنەوت تێرێم هەیە بۆ هەناردەکردن سەرکە حساباتی ئۆپیک و ئۆپیک پلاس کە بە عێراقیەکان ئەڵێن 4 میلیۆن ئیسا حاڵی حاضر بە پێی ڕێکەوتنی ئۆپیک پلاس و ئەوەی کە عێراق پێشتر ئەم ڕێکەوتنەی پێشێل کردو زیادەڕێی کردەوە ئێستا ئەبێت تاویزی بکاتەوە لە ئێستا لەم مانگە عێراق نابێ ڕۆژانە لە 3 میلیۆن و 970 شتێکی وا بەرمیل نەوت ینی کەمتر لە 4 میلیۆن بەرمیل نەوت زیاتر بەرهەم بهێنێ ئێمە باسی بەرهەمهێنانەکەن کە تۆ بەرهەمت هێنا هەناردەیەکەی بۆ درەوەیە لە ناو خۆی خۆتا بەکارێنی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەوان هەر حسابیەکەن لەسرت تەنانەت ئەو نەوتەی کوردستانیش کە بە تەنکەر ئەفرۆشرا و هەر عێراقیەکان هیچ دەسڵات و قسەیەکیان تیانە بوو ئەوان هەر لەسەر عێراق حسابیەکەن بۆیە لەو معادلەی کۆتای عێراق لە ناو بەشی ئۆپیک پلاسا هیچ لەسەر بەرهەمهێنانەکرێ حساب لەسەر بەرهەمهێنانەکرێ نەکەناهزار باسی عێراق دەکەێت ئەو ئەی فرۆشێت بە دەرەوەی بکە بۆ بەڵام 600 کە لە ناوخوا تەسفیەکە ئەوە شەر حسابە بۆیە نەوتی کوردستان ئەگەر هەناردە بکرێەوە لە جیهان بفرۆشتێ یاخود بدرێتە مەسفاکانی ناوخۆی عێراق و کوردستان بەرهەمی بێن و نەوت و مشتقاتی نەفت بدەن بە خەڵکی کوردستان یەک شتە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ لە نەتیجە ئەمە داهاتی ئەگەر هەبێت چێتە خەزێنەی دەوڵەتی عێراقۆ و شایستەی دارایی کۆمپانیەکانیش لە وەزارەتی نەوتی عێراق درێ ئەو مەسەلە فەرقی هەرێم نانە هەرێم هیچ علاقەی نە حکوومەتی هەرێم بە پێوەش بێ حساب بانکی لەژێ کۆنتڕۆل وەزارەتی دارایی عێراقدای کۆنتڕۆلی داهاتەکەوە ئەوە ڕاستە بەڵام لە دوای ماوەیەک ئەو پارە بێتە بەشێک لە داهاتی خەزێنەی دەوڵەتی عێراق ئیتر ئەگەر ئەو پارە ناوخۆی کوردستانە بدرێتەوە بە هەرێم خرج بکرێ یان بڕۆتە بەغا و جارێکی کە بێتەوە بۆ هەرێم هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەبێتە بەشێک لە داهاتە فیدراڵەکانی عێراق. سوپاسم کاوی تۆ سەبارەت بە موچە پرسیاری موچە لە جەناب بکەین موچەی مانگی یەک یاخود مانگی 12 لەو شاندان هەرێم چی بەدی دەکرێ والله وا بڕیار بووتیان لەو ڕۆژانە بنێردرێ نسبەت مانگی یەکەوە تەسەورەکەم لە یەک دوو ڕۆژەی داهاتوە ئینشاءڵڵا بنێرێت خاصەنەم ئەمڕۆژ ئەم قانونە ئیترها جەوەکە جەوی ڕێکەوتنە و ئەوانە هەرچەندە ئەو وەفدەی کە دوێنێ و پێری ڕۆشت بوون مەسەلەی موچەی مانگی 12 بەڕاستی زەحمەت بووە هەوڵێکی زۆر هەبوو لە مفاوەزاتەکانە بۆ ئەوی مانگی 12 بە قەرز حکوومەتی عێراقی بڕێک پارە بنێرە بە قەرز بۆ ئەوەی کە موچەکەی پێ بدرێ بەڵام من بە زەحمەت هێبینم بەنسبەت مانگی یەکەمەوە وەکووتم ڕەنگە لە یەک دوو ڕۆژی داهاتوات تەمیل کرێت بۆی موچە بەسمەرجی هەیە ئێستا بۆ نمونە داهاتی ناو خۆڕە ڕز بکرێ لەسەر هەژماری من و تەوتینە کەش گەشتونەتە ڕێکەوتن زانی ئەم مینەی ئەمڕۆ ئیتر تقریبا مەسەلەی داهات و ئەو شتانە حتمما هەر لە ناو یاساکەیە هەیە بەڵام ڕادەستکردنی نەوت بڕبڕی پشتی ئەو مەسەلەی داهات تەسلیمکردنی داهات هەیە ڕەنگە ئیتر زۆر بۆیە ئەڵێن کێشە بۆ موچە دروست نابێ مەسەلەکە ئەوەیە کە جێبەجێ بکرێ مە قسە لەسەر ئەوەکەین کە جێبەجێکرێ و کۆی کە لە سۆمەوە بە بەندەری جیهانە نەوتەکە بڕوات و داهاتەکەی بچێتەوە ناو ڕادستی حکوومەتی فیدراڵ بکرێ ئەوانە وەکو ینی نابێتە هۆی کێشەیەکی گەورە بۆ ئەوەی کە موچە دوا بکەوێ لە کاتێکا کە کەشێکی سیاسی لەبار هەیە یعنی ئێستا ئەگەر بیت بێ ئێستا لە هەفتەی پێشووترا سێ یاسا دەرکراوە لە
ناو پەرلەمانە کە ئەمە تەوافقی لایەنە سیاسیەکان دەرەخا کە ئەم سیاسایە هەیەە 10 ساڵ و 15 ساڵەکە بەشمڕی لەسرە یعنی مەسەلەی یاسای عفو عام ئەگەر وەربگری یان ئەو یاسایی ئەوەی کە یاساکەی کە پەیوەندی قەرە ئەو شوێنانەی بۆ ناوچە کێشە لەسەرەکان بۆ کورچەند مهمەوانە چەند خولی پەرلەمانی هەبووە پرۆژەکە هێنراوە خوێندنەوەی بۆ کراوە نەتوانراوە تێپەڕێنێ یاسای عفو عام هەروە یاسای ئەحوال شخصی من باسی جان بەسلبیەکانی ناکەم لە ڕاستیا بەستم کەشێکی لەبار پێیا بوو ئەوەی کە من تێبینی یەکەم لە ناو پەرلەمانە هەر بۆیە ئەمەی حتا ئەم یاسایش ئەمەی ئەمڕۆم هەموارە نزیکەی 50 پەرلەمانتاری ناوەڕاست و باشووری عێراق لە حەزایانە بووە لەسەری و دەنگیان پێ نەداوە هەڵیاندا تێنەپەڕێ بەڵام لە کۆی مجمەلی یعنی هینەکەی سەیرەکەم کە ئەو کەشە هاتووەتە پێشەوە بۆیە مەسەلەی داهاتی ناوخۆ و ئەو جۆرەشتانە ڕەنگە وردەودە لەگەڵ جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەم هەموارەیە ئەوانی جێبەجێ بکرێن باش بەزۆکو تەوتینەکەش کێشیری سەرماوە چکە حکایەتە نابڕێتەوە لە ساڵ 2025 لەگەڵ هەژماری من بەتاکید کێشەکە ماوە ینی ئەوە ژارە بێ پێویستی بە جۆرێک لە چارەسەری بنەڕەتی هەیە وەکو جاری پێشتی جوتم بەداخەوە مەسلەی هەژماری من و تەوتین بۆ بەدەست کەلایەکی سیاسی بەدەزەم لایەنانەوە ئەمەڵێ ئەمە کەم ئەوڵێ ئەوە کەم ئەمەڵێ ئەو باشە ئەو باشێک کە بەڵام لای شۆ بیلێت بردووە لە برسامی لەدەوە تا خەریکەمان مانی گرتووە مامۆستایان خەریکە لە ژێر خێمەکانە گیان لە دەستێن بە بەرچاوی ئەمانەوە بۆیە ئەگەر ئەمانی جواز لەم جۆرەهی نەبێنن ئەم مزایەدە و شتانە ئەبێ دوعایەوە بکەین کە واز لە مزایەدە بێنن بۆ ئەوەی ئەوەش چارەسەرێکی بۆ بدۆزێت چی واز لە مزایەدە بێنێ ئەم لایەنانی کە ئێستا لە حکوومەتان و ئەوەی کە لە کاتی حملە ئینتیخاباتە بینیمان کە چیانە وت و چیانە کرد بە یەک باشە زۆکو باسی مانگرتوان کاریگەری دەبێت لەسەر کۆبوونەوەکە یان کاریگەری هەبووە پێ دوایە تامڕۆ وتەبێت حکوومەتی ماوە بەسەر توی هەرێم وتی وێنەی هەندێکیان وەکو هەندێک سەرکردەی دژە کورد دەبین و هەندێکیان بۆ هەڵبژاردن و هەندێکیان بۆ خۆ دەوڵەمەندکردن لەوێن مانگرتووەکان لە بەغدا ئاگاداری هەموو شتەکانن تەسیریشیە بوو ئازام هەندێک لە ئەندام پەرلەمانەکان ئەمڕۆژ ناو پەرلەمانە وێنەکانیان بەرز کردوێتەوە بۆیە من پێم وایە یعنی خۆ ئەگەرمەوە ئەو بەڕێزانەیەکی ئێسەمانیان گرتووە ئەوانی ژمان نەگرن خۆ خەڵک هەمووی ئەزانێ وەزعی خەڵک چۆنە بازار چۆنە ژیانی خەڵک چۆنە و بەغای ژەزانێ هەرێمی ژەزانێ دنیا ئازانێ یعنی کە تۆ سیرەکەی چی ڕێگەی گەێنەیان گرتە بەر لە خۆپیشاندان لە بایکۆت لە هەمووی بۆچیە بۆ ئەوەیە کە کێشەی موچە چارەسەر بکرێ بۆیە ئومێدمان هەیە کە من جارێکی تر زۆربەی ئومێدم بەوە هەیە کە لە دوای هەموارەوە ئەو کێشەی موچەیە وردەوە دەبەرەوە چارەسەر بکردن بڕوا باش بە سەبارەت بە پرسی بۆ منە خانەنشینانی هاوتاکردنی خەڵک چاوەڕێ دامەزراندنی نوێ پێ دوای لە سەرمەش ڕێکەوتنێک بکرێت چەندە پلەی وەزیفیدانانراوە بەڵام ئەگەر خەڵک خانەنشین بکرێت باسی زیاتر لە 30,000 فەرمانبەر دەکرێت کە پیاسی خانشین عێراقی یەکگرت و خانەنشین بکرێن دەبێت دەرفەتی دامەزران بۆ خەڵک بکرێتەوە چونکە خەڵکی زۆر چاوەڕێ تاکید دەوەیەکێکە لەو نەعەدەلەتیانەی کە هەیە بە تایبەتی بۆ تازە دەرچوان بۆ گەنج بۆ نەوەی تازەکە لە وڵاتەیە کە بەداخەوە خەریجی کولیەیە بە سەدان و بە هەزاران هەمانە بە شادەی بەرزەوە ڕۆژانەکە نەکار دانامەزرێن بەڵکو و حەماڵی و ینی ئیشێکی لەگەڵ ڕێزماکە حەماڵی سەربەرزیە بۆ هەموو ئینسانێک مەبەستمەوەی کە ئیشیان دەست ناکەوێت حرەسیاتیان دەست ناکەوێت ئەمانە بەداخەوە جۆرێکی دی لە نادادپەروەریە لە وڵاتە بۆیە بێ ئەوانش دەست پێ بکاتەوە من پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان یعنی وەکوتم چۆن لە مەسەلەی هەمواری یاسایی ئەم یاسایی ئەمڕۆ مەسەلەی نەوتەکە جێبەجێ بکرێ زۆر قانجازەکە وردە ئەم مەسەلانش بدرێتەوە بە بەغای عین لە ڕووی سیستماتیکەوە ئێمە خەلەلی زۆرمانتیایە ڕاستە بەغان گەندەڵێکی زۆری تایە ڕاستە بەغات مەسەلەی تائیفێت دەوری تیابینێ شیشی ئەمانە وە خزمەت گوزاری ڕاستە هەرێمی کوردستان زۆر لە پێش بەغاوێ بەڵام لە ڕووی سیستەم و قانون و ئەمانەوە لە ڕاستیە بێ ئەمانە مادام ئیتر موچەکە لە بەغاوە دێت و نەوتەکە ڕادستی بەغاکراوە بۆ نمونە هاوتاکردنی خانەنشینیە مەسەلەی زیندانی سیاسیە کە سوکاری شەهیدە فەرمانبەرە مامۆستایە پزیشکە هەر شتێکی تر کە تۆ ئەگری ئیتر ئەمە وردە تەرقیەکانی مامۆستای زانکۆ کاکە مامۆستای زانکۆ هەیە 2 ساڵە داوا ئەمەکەوانەی تا ئێستا تەرقیەکی نەکرد لە کاتێکا کە لە بەغا بەو شێوە وانیانە لە شوێنەکانی تر
کەواتە کە تۆ ئەمەد کرد وردەوەدا ئەمانە خرێتەوە سەر سیستەمی خۆی ئەکەوێتەوە سەر ئەسڵەکەی خۆی ئێستا بەڕاستی هەمووش هیچ شتێک وەک خۆی نەماوە بۆی ئەو سیاسەتی پێشتر وەکو باسم کرد. کاک محەممەد چوار خولەکێکمان ماوەسەبات بە کۆمپانیای نەوتەکان پێرازی ئێستاوان نەوتەکەت بڵێن دەبێت تەسلیم بکەن خۆیان پێشتر بەیاننامەیەکیان دەرکرد وەختێک کە ئەم ڕشنووسی ئەم هەمواری یاسای بودجێ درایە پەرلەمان تەنانەت پێشەوەی بدرێتە پەرلەمان لە گفتوگا بوو بەیاننامەیەکیان دەرکردیان ئێمە پێشوازی لەم هەوڵەکەین هەنێکیان ڕازی نین بۆ $600 بەڵام چاویان لەوەیە کە دوایی لە ماوەی ئەم دوو مانگە کۆمپانیایەکی با بڵێن ناوبژیوانی یان با بڵێن ڕاوێژکاری بێت هەژماری تێچووی بەرهەمێنانی نەوتەکەیان بکە بە عەدالەتانە و بە شکڵێکی معقول ئەوان لەوە شایستی دارایی خۆیان وەربگرن. ئەو هەموو کۆمپانیا بەڵێ ئەم کۆمپانی ناو خۆی دەمێنن چکە زارێک سکرتێری ئەنجومەنی وزێنەوتی 822 کۆمپانیا لە بواری خزمەت گوزارینەوە دیش دەکەن ئەمەش مەسروفاتێکی زۆرنی دەمێنن ئەوە بەشێکیان فعلەن ئیشێکەکەن کە پێویستە بۆ پرۆسێ بەرهەمێنانی نەوتەکە بەڵام ڕەنگە لە بەشێکیشانە زیادە ڕۆیی هەبێت یا لەبەر ئەوەی دڵی مەسئولێک بەرپرسێکی حزبی یا حزبێکی دیاریکرا و ڕازی بکرێ کۆمپانیا و خەڵکیان بۆ خراوەتە سەرکار لە کەلگەیەکی دیاریکراوە ئەمانە مەفروزە نەمێنن بەڵام ئەوشمان لەبیر نەچێ ئەو کۆمپانیایی کە ئەیهێنن بۆەوەی تێچی بەرەمێنانی نەوت هەژمار بکە ئەمە نایە ڕیفۆرمی پرۆسی بەرەمێنانی نەوتمان بۆ بکات لە کوردستانە ئەمە دێت بەس تێچۆکە هەژمارەکە بۆیە پێم وایە ئەوانە ئەمێنن لانیکەم تا ئەو کاتێک کە ویستێکی سیاسی دروستە بێت لە عێراق و کوردستانە بۆ ڕیفۆرمکردنی کەرتی نەوتی کوردستان نەوتی قاچاق کۆتایی پێدەی ئەوە دواتەنکەر من ناسانم لە مۆدا چی ڕوەدا تۆ پرسیارێکی زەحمەت لە ملەکێ بەڵام بە پێی ئەم یاسا مەفروزە نەمێنێت بە پێی ئەم یاسا مەفروزە هەموو پرۆسە نەوتیەکان لە کوردستانە لەژێر چاودێری و دەسڵات و کۆنتترۆلی وەزارەتی نەوتبیر هەبوو کاتی خۆشکە نەوتێرم هەناردەکار بە قاچاق دەفرۆشترانی وە هەبوو بیر هەیە لە کوردستانە بەدەست سەرکردێکی سەربازیەکە لە حیزبە فەرمانڕەواکانەوەی ئەوە چەند ساڵە و ئێستا شەر خەریکە ئایا ئەم یاسا و لەمە لە حکوومەتی فیدراڵی عێراق و حکوومەتی هەرێم ئەمە چارەسەرەکەن منش چاوەڕێ جوابی ئەم پرسیارم بەڵام مهمە بیرە نەوت ئەرەوەڵا ئیتر لە واقع پرسیارێک لێ ئەوە چەند ڕۆژانە چەند دەرێنێ ئەو بیرە نەوتەوە پیا لە ڕاستیە داتا و زانیاری نیە لەبەرەوە خۆی نەبێت 2,000 دەرێنێ زیاتر ئەکی دووسێ کۆمپانیای ڕووسی و چینی هێناوە ئیشەکانی بۆ لە منتیقەی ناوچە جەنابکەکانی بینی دووهۆک و نینەوەیە بۆیە ئیشەکە تۆزێک ئەوەیە با بڵێن ڕانە گیراوە تا ماوەی ئەخیری شەرما بوو مەبەستم چییە ئەم شتانە هەنەجار جێبەجێکردنی قانون لە عێراقا زەحمەتە بەڕاست چاوەڕێوێکەوە تەسلیمکانەوە تیسپی پێبگا بە نرخی پاڵپشترا بە کورتی بانزین ئەوانە دەبێ ڕوودات ئیشەڵا ڕوو ئەدا بەڵام لە ڕاستیان زەحمەتە بۆ من و تۆ ئێستا ئەم مژدە بە خەڵک بێن ئەمڕۆ بینیم هەنێک سیاسی و هەنێک سەرکردە زۆر سادە گۆیانە و ساویلکانە باسی ئەوانە کرد کە ئیتر تەواو لەمە لە دنیا بەهارە و هەموو مشکیلەکان هەل ئەبێت ومانە ئەمە تەمەناو هیوای هەمومانە بەڵام لە ڕاستیە ئەگەر ئەم یاسایش بە باشی جێبەجێ بکرێ هەر هێشتاکە زۆر بابەت ماوە ئەبێ چارەسەر بکرێت کاکتۆر سپاس دەکەم ئەگەر شتێکتمان پێ ئینشاڵڵا ساڵێکی خێر دەبێت ئینشاءڵڵا هەمووان هەرێ پابەندەکانی جێبەجێ بکەن تاکی دەکەمەوە ئیتر هەرێمی چینێکی بۆ نەماوەتەوە جگەل لە پابەند بوون و بێ بەغاش پابەند بێ بەڕاستیە بۆ ئەوەش بڵێن هەردوو لایەن چکە لەم ئەخیرانەیە هەندێک تەسلیحاتی زۆرم گوێرێ بوو لە بەغاوە کە یانوکە ئیسا حەنان فەتلاوی کاکە خولێک لەگەڵم پەرلەمانتار بووە بەردەوام تون بووە لەگەڵ هەرێمی کوردستانە بەڵام لەمەیە ئەیوت زەختێکی زۆری کردەوی کاکە ئێمە 22 ملیار دلار زەرری کردووە باناوتی قاچەڕی بکەواتە حکمت لە جێبەجێکردنیاتی و ئومێدیشمان زۆرە کرد. سپاس دەکەین کاک دکتۆر بەختیار شاوەی و کاک محەممەد حسێن سپاس لەمەدەوەتان بەشحاڵی سپاس بۆی میرەوانی بەڕێز سپاس بە هاوکاران خواتان